یەکێک لەو شتانەی کە خەڵکی دەسەوسانەکات و ویان لێیە کات شەرمێکی زۆر بکەن لە ئەنجامی ئالوودەبوونیان بە پۆڕنەوە ئەوەیە کە بە هەڵە تێگەیشتوون لەوەی کە ئارەزووی جنسیان شتێکی نائاساییە یان نەشیا و قێزەونە. وا لە ئێڕوان کە شتێکە نابێت تەجروبە بکرێت یان هەست پێ بکرێت مەگەر تاو کاتەی ئەوسەرگیریان کردبێت. پێویستە تێبگەیت کەم ئارەزوانە چێنراوە لە ناو سیستەمی ئێمەیە، بەڵکو شتێکی نائاساییە کە هەست بەم ئارەزوانە نەکەیت یان نەتەوێت تەجروبەی ئەم چالاکیانت هەبێت. هەست و ئارەزوەکان شتانێکی ئاساین. ئەوەی کە ئاسایی نیە ئەوەیە کە خۆت ئاسوودە بکەیت بە وێنە و دیمەنی سەر شاشەکان لە جیاتی هاوبەشی ژیانی ڕاستەقینە. ئەوەی ناسایی ئەوەیە کە حەزی جنسی کەم بکەیتەوە بۆ کردەوەی تاکە کەسی نەشیاو لە جیاتی ئەوەی کە بە شێوازێکی شیا و سۆزەوە بێت لەگەڵ هاوبەشی ژیانت. ئەوەی نائاساییە ئەوەیە کە بە سێرکردنی بابەتە نەشیاوە جنسیەکان کە بە تەواوی ئازادی ڕای تێدایە وا بکەی کە زیاتر بڵاو بێتەوە کاکرێت ئەنجامی زۆر مەترسیداری لێ بکەوێتەوە. الله سبحانه وتعالى خوای پەروەردگار لە قورآنی پیرۆزە فەرموویەت: والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. و ئەو کەسانەی کە داوێنیان نەپارێزن مەگەر لەگەڵ هاوسەرانی خۆیان ئەوە بەڕاستی هیچ لۆمەیەکیان لەسەر نییە و تۆمەتبار نین، بەڵام هەر کەسێک بە دوای شتانی زیاترەوە بێجگەلەوە و ئەم سنوورە تێپەڕێنێت ئەوە لە کەسانی تۆمەتبار و لادەر لە سنوورەکانە بن. کەواتە لێ دەبێت هەبوونی ئارەزووی جنسی شتێکی سروشتیە، بەڵکو ئەوە شێوازی ڕاستەکردن و شوێنکەوتنیم ئارەزوانەیە کەوای لێکات هەنێک کات بە کێشە بن. کەواتە تێگەشتن لەوەی کە ئارەزوو بۆ جنس شتێکی ئاساییە کلیلێکە بۆ چارەسەربوونەکەت، چونکە کە هەرە و شەرمە ناپێویستە نەما ئیترە و کاتە ئەتوانین لە ڕوانگەیەکی سروشتیەوە سەیری کێشەکە بکەیت، نەک بە شێوازێکی چەوت و لادەر و دووڕوو سەیری خۆت بکەیت. ئەزانیت شەرمەتوانێت کۆت و بەندت بکات و دەسەوسانت بکات و ڕێگەنەیە دیج بەرەو پێشوونێک بکەیت. لەوانەیە هەست بە تاوان بکەیت و پەشیمان بیت، ئەوەی شتێکی ئاساییە، چونکە هەستکردن بە تاوان و پەشیمانی جیاوازە. هەستکردن بە تاوان و پەشیمانی واکات داوای لێخۆشبوون بکەیت لە جیاتی سزادانی خۆت بۆ هەتایە. کاتێک لە ڕوانگەی تەندروستیەوە سەیری کێشەکە بکەیت، ئیترە و کاتە ئەتوانی تەرکیز بخەیتە سەر نێشتن یاخود ڕێگریکردنی هەموو ئەو تێکچوون و نەخۆشیانی کەوا ئێستا پەیوەندیان بە پۆرنۆگرافی و خۆبەتاڵکردنەوە هەیە، وەک ناڕێکی لە کۆندامی زاوزێ بەهۆی پۆرنە و لە لای پیاوان یاخود نەمانی هەستی خۆشی لە لای ئافرەتان. بەڵام ئەگەر بەردەوام بیت لە سزادانی خۆت و هەموو کات بە خراپی سەیری حەز و خودی ئارەزوەکانە بکەیت، ئەوە بە تەواوی واتە ڕێز و گەورەی خۆت و قیمەتی خۆت لەناوە بات. وردە وردە هەست دەکەیت کە شایانی هیچ باشەیەک نیت وە لەوانەیە بە زۆرێک لە نەخۆشیەکانی مێش کۆتایی بێت کە دڵنیام ناتەوێت تەجروبەیان بکەیت. لە جیاتی ئەم حاڵەتانە پرسیار لە خۆت بکە: بۆچی ئەتەوێت ئەمڕۆ بڕیارێکی تەندروست بیت و بڕیار بیت کە واز لە پۆڕن بێنیت بێ ئەوەی شەرم لە مەیل و ئارەزوەکانی خۆت بکەیت؟ بۆچی پێویستە شێوازە ژیانێکی باشتر هەڵبژێریت بۆ ئەوەی کە بەبێ شەرم و تێکچوونی هەستی دەروونت بژیت؟ هەر کات پرسیارەکانە بۆ ڕوون بووەوە، ئەو کاتە پێویستە کردارەکانت یەک بگرنەوە لەگەڵ بڕیارەکانت بۆ وازێنان و دەستکردن بە ژیانێکی تەندروست.